سەرەتا هاوخەمی خۆم دەردەبڕم بۆ ئەو خانەوادە کە قوربانیاندا و شەهید کراون بە ناحەق و دیارە ئەمەی تورکیای کات جۆرێکە لە کەڵەگایەتی بەسەر هەرێمی کوردستانەوە گومان دەکرێت کە ئەم سیاسەتی تورکیا سیاسەتێک نییە تەنها بۆ پاراستنی سنوورەکانی خۆی و ئەمە سیاسەتێکە بۆ دەست بەسراگرتن و ئیرادەشکاندنی خەڵکی هەرێمی کوردستانە و ڕەنگە لەگەڵ سیاسەکانە بگاتە ئەو نەتیجەیە کە ئیرادیان شکاوە لە بەرامبەر تورکیا بەڵام گەلی کوردستان ئیرادی نشکاوە نەک بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە ڕژێمەکانی پێشووتری عێراق و تورکیاش بەرخۆدانی هەبووە هەڵوێستی هەبووە و ئەمەی کەسا تورکیای کات کە بەڕاستی جێگای نیگەرانیکی گەورەیە کە دنیا لێ بێدەنگە و لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لێ بێدەنگن و لایەنە عێراقیەکان تا ڕادەیەکی زۆر لێ بێدەنگن بۆیە من پێم وایە کە ئەمە جۆرێک ڕەنگە ئیتیفاقێک بێت پێچی ئیتیفاقێک بێت کە سیاسەتی هەرێمی کوردستان بە وابەستەبوونی بە تورکیاوە یەکلا بکاتەوە یاوە تا بێت ئەو سیاسەتە پەیڕۆ بکات بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کابێ ویلایەتی مووسڵ زیندوو کاتەوە بۆ تورکیا و تەسلیم و ڕادەستی تورکیای بکە یاخودەوە تابێکە هەڵوێستێک هەبێ لە بەرامبەر ئەم دەست درێژیانی سوپای تورکیا و لە ناو عمقی هەرێمی کوردستان و ئەڕازی هەرێمی کوردستانە بردومانی خەڵکی سیڤڵ و خەڵک ئاوارە دەکات زیاتر لە دەوری 125 بۆ 128 دێها ئاوارە بوون و هەڕەشەی و مەترسیان لەسرە من پێم وابێ ئەمە ئێستا گەیشتوتە بە حەدێک کەیتر یەکلا بێتەوە دوو جەبهەیە جەبهەیەک لەگەڵ بەرەی تورکیا و جەبهەیەکی دژی لەشکرکێشی تورکیا تورکیا دوایەوەی کە لە ڕۆژاوە سیاسەتی لە ڕۆژاوە تێکشکاوە و شکستی خوارد ئێستا لە بەدوای شتێکەوەی ئەویش ئەوەیە کە پرسەکەی کردوتە ڕووی کردوتە هەرێمی کوردستان و پێی وایە ئەتوانێت شەڕێکی خۆبەخۆ لە بینی لێوان لاەنە سیاسی کوردیەکانە دروست بکات و ئەوەی کە بەداخەوە ئەوەی کا بیسرێ ئەوەیە کە هێزەکانی هەندێک لە هێزەکانی پارتی دموکراتی کوردستان هاوکاری سوپای تورکیا دەکەن و بەرجلوبەرگی ئەوانیان پۆشیوە و پێشتر زانیاری هەبوو کە تورکیا بەنیازی ئەوەیە کە جاش بگرێت چۆن لە دوی باکوور هەندێک خەڵک و ڕێز عەشیرەت وانەی گرتوتە خۆی لێرش لە هەرێمی کوردستانیش لە باشوورش لە بە هەمان شێوە لە ڕێگای پارتی دموکراتی کوردستانەوانێ ئەو منتیقە نفوزانی کە لەژێر دەسەڵاتی خۆیانە هێزی چەکگا دروستکە کە سەر بە سوپای تورکیا بێ وەکو هێزێکی یەدەکی جاش لە منتیقا بەکاران بێن لە دژی گەریلا و لە دژی ئەو دەنگانەی کە لە دژی تورکیا لەو منتیقەی وجودیان هەیە کە دیارە ئەوانە ناکاتە هەمووانێک کە گەریلا بن دەکاتە خەڵکی سیڤڵ ئەکاتە خەڵکی مەدەنی ئەکاتە خەڵکی تەنانەت ئەو هێزانشی کە ئاوارەی دیوی هەرێمی کوردستان بوون پارتی تورکیا دژایەتیان دەکا وەکو نار وەکو دوژمنی خۆی سەریان دەکا مامەڵات لەگەڵ بۆیە من پێم وابێ ئەمە بەشێکە لەو سیاسەتە و ئەگەر پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی لەم یەک دو ڕۆژە هەڵوێستی خۆیان ڕۆشن نەکەنوانێ ئەوە دەچنە ناو ئەو بازنگەیە کە تورکیا نەخشەی بۆ کێشاوە ئەنجچنە بنە بەشێک لەو نەخشەیە کە تورکیا لە پشتیوەتی بەیاننامەیەکمان دەرکردووە کە ئیمزای لەسەر لە دەنگێکی زۆری لەسەر خەڵک کۆکراوەتەوە تایدا هەمووی دژی ئەم لەشکرکێشەی تورکیا وەستاوەتەوە دژی ئەو بێدەنگیەیە کە لایەنە پەیوەندیدارەکان ڕاهەنگرتووە لە هەنگاوی دۆمانە بەتەمانی یادداشتێ بنووسین بۆ قۆنسڵ و سەفارەتەکان و تەنانەت یادداشتەکە ئاراستەی پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقیشی بکەین ئێشتا ئەم یادداشتەمان ئامادە نەکردووە بە دڵنیاییەوە خەڵک بێدەنگ نابێت لە بەرامبەر ئەم کوشت و بڕە و لە بەرامبەرەوە چونکە ئەمە هەمووی جەمبەکانی جەمبەیەکی سیاسی نیە جەمبەیەکی ئەخلاقی و نیشتیمانیشی تایە و ئەگەر خەڵک بێدەنگ بێ لە بەرامبەر ئەو ینی ئەو عایلەی کە لێوابوونەتە قوربانی و شەهید کراونەوە بیرکەرەوە کە تۆ بەشێک ینی عایلەیە بەش جوزئێ بێ لە عایلەکەی تۆ یعنی چۆن مامەڵە لەگەڵ ئەو قەزیانەکەی بۆیە ئەبێ حکوومەتی تورکیا ڕاگیرێت و ئەگەر ڕانەگیرێت من بۆ خۆم پێشبینیەوەکەم کە شەڕێکی خۆبەخۆ دروست بێت و بەرەیەک دروست بێت لە باشوور کە لە دژی لەشکرکێشەکانی تورکیا لە دژی هەموو هێزانەشی کە پشتیوانی لە تورکیا دەکەن یاخۆ بێدەنگ لە بەرامبەر لەشکرکێشەکەی تورکیا ئەمبەر یەکەوتنی گەورە دروست بێت بەرەکەوتنی سەربازی دروست بێت و ئەگەر ئەمەش دروست نەبێت هەر ئێستا بۆ خۆی هەیەجانێکی شعبی دروست بووە لە دژی ئەم لەشکرکێشەی تورکیا کە ئەمە کاریگەری زۆری دەبێت و ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگای ئەم دەنگە ناڕازیانە دەنگی خۆمکەین بە قۆنسڵ و سەفارەتەکان و ئەم پێشەرکاری تورکیا کە پێشەرکارێکی نێودەوڵەتیە لە سنوور بەزاندنە سیڤڵ کوشتنە و دەستبردنە بۆ کۆمەڵێک
نایاسایی کاری نایاسایی کە تورکیا دەستی بۆ بردووە جاژڕاگرتن لەم دی و پارە دروستکردن و سنوورداخستن و ئاوارەکردنی خەڵک ئەمە هەموو ئاناچێتە بابی ئەوەی کە مخالفەی یاسای نێودەوڵەتی کە تورکیا هەموو گەریلاش چەکدا بنێت و تەسلیم بە تورکیا بێتەوە ئێشتا تورکیا کۆڵ نادات تورکیا پرسەکە پرسێکی پەیوەست نییە بۆی گەریلا هەیە یان نییە ئەوان خۆیان باش دەزانن لە ڕێگای مخابرات و لە ڕێگای ئەو تارانەکەی نێرن تاری بێفڕۆکەوان و سوراگرن ئەزان کەکێ و ئەوان کاتێک ئەوە هەر لەو ڕێگای کورتەکە بۆ ئەو چەندین جار هاوڵاتیان شەید کردو ئەوان دەزانکەەوە خەڵکی هاوڵاتی لەو شوێنەوە چۆ دەکات بەڵام بە عەمدەن لێ دەدەن من پێم وانە تورکیا ئامانجەکەی لێدانی لە گەریلابێ ئەوەی کە ئامانجی ئیرادەشکردنی خەڵکی هەیە و ئامانجی کۆنتترۆلکردنی ئەم ناوچەی هەیە و پێی وایە عێراق تەسەوری تورکیا ئەوەیە کە لە مانگی 1970 عێراق تووشی فەوزایەکی شعبی گەورە بێت و ئەوێ لەم فەوزایە ئەو سامی هەبێت و دەست بەسەر کۆمەڵی شوێنی هەرێمی کوردستانە بگرێ خۆ عێراقا بگرێ وەکەوەی کە لە سووریا ڕوویداوە لە ساڵانی ڕابردووە لە منتیقی ئەسکەندەنوورە وای کردووە لە قۆبروز وای کردووە و لەم دوایان لە عەفرین وای کردو هەموو هێزانی کە پشتیوانی تورکیا دەکەن ئیتر بە هەر هۆیەکەوە بێ هەموو تو ئەو هێزانەی کە بەهانە هێنەوە بۆ لەشکرکێشی تورکیا گەریلاکەنە بەهانە کە خوان دەزان کە ئەمە وانە ئەوە پیان وایە کە تورکیا بۆی تەدەخولەکە تورکیا لە لیبیا بۆ تەدەخولەکە ئەگەر گەریلا لە لیبیا هەیە من پێم وابێت تورکیا عەقڵێتێکی سوڵتانیزمی پاوانخوازی هەیە و ئەمە ئەگەر ڕانەگیرێت چاچنێک بتوانێت پێشڕەوی بکات لە ڕووی سەربازی و پێشڕەوی دەکات و ئیرادێ تورکیا لە بەرامبەر هاوڵاتیەکانی خۆیان ئازاد نییە تورکیا سەرکوتی هاوڵاتەکانی خۆی دەکات یانە بێ من چاوەڕێوە بکەم کە تورکیاکی دیموکراتی بێ و دێتە وڵاتوانێ گوڵمان بەسەرا دەبارێنێ من پێم وابێ ئەوە بەهانێ و هەر پارتی دیموکراتی کوردستانی نییە ئێستا کۆمەڵێ لەق و پۆپی تریشێن لە ناو هەرێمی کوردستانە بە نەفەسی جاش قسەکەن بۆ تورکیا لەوانە پارتی سۆسیالیستە تورکمانەکانن کۆمەڵی لانی تریشن ئەوە بە دڵنیاییەوە ئەگەر کار بگاتەوەی کە تورکیا بێت ماڵ و مناڵی خەڵک کوژێت و خەڵکی سیڤڵ کاتە ئامانج و بێ داگیرکاری بکات بەڕێوەی هێزێکی میلی فراوانتر لەوە دەبێتەوە و ئەوە سەرەتاکە ئەو پەیامێکە هیوادارم تورکیا و هێزەکانی تر لی تێ بگەن